هەمووتان یەک بە یەک دێن بۆ خزمەتی خوای گەورە بە تەنها. بۆیە ئەو سەفەری کە لە پێشمانە، سەفەری مردن، سەفەرێکی تەنهاییە. تەنها خۆتی بە تەنها دەڕێتە ناو قەبرەکە، بە تەنها پرسیاری ناو گۆڕت لێ دەکرێت، بە تەنها زیندوو دەبیتەوە، بە تەنها محاسەبە دەکرێت. بۆیە کاتێک کە زیندوو دەبیتەوە دەگەڕێتەوە بە خزمەتی خوای گەورە بە تەنها، واتە ئاگات لە کەس نییە. سەفەرێکی تەنهاییە، پەیوەست نیت بە هیچ کەسێکەوە، دڵت لای کەس نییە. سوێن بەخوا ئەوەی کە بە خەیاڵتان نایە ماڵ و مناڵەکەی خۆت، باوکتە، دایکتە، براتە، خوشکتە، خێزانتە، مێردتە، کوڕتە، کچتە، هەر کەسێکە، هیچی لەبیرت نییە، بەس تەنها خەمی خۆتە. وەڵڵاهی ئامادەیە هەر کەسێک لە ئێمە لە دوای مردنمان ئامادەیە بەپێی قورئان، ئامادەین هەرچی کە سوکارمانەیە بە ماڵ و مناڵیشەوە هەمووی بڕاتە جەهەنەم، بەس خۆمان ڕزگارمان بێ. کەواتە وكلهم آتيه يوم القيامة فردا، بەتەنها دەگەڕێنەوە بەلای خوا، ئاگامان لە کەس نییە. لە دنیادا هەموو شتێ بۆ مناڵەکانمان دەکەین، ئەوەی توانامان هەبێ، بەڵام لە دوای مردنمان لێیان ڕاکەین، ئەوان لە ئێمە ڕاکەن. تەواو. کەواتە خۆت بۆ خۆت هەوڵ بدە، کەس فریات ناکەوێ.